بسم الله الرحمن الرحیم بە یادگاری ئەمڕۆ ڕێکەوتی 15/11/2012 پاییزە جەوێ زۆر خۆشەوان لە تەوێڵە وان لە گەڕیات وان لە خانووەکەی مام پاشا لەگەڵ کاگ ئەحمەد و چەند برادێکی تر بە خێراتیانەکەین مەشهورە بە کاگ ئەحمەد نۆکە بە ناوی خۆمەوە دووبارە و سێبارە بە خێرهاتنیاکەم خۆشحاڵم کە کاگ ئەحمەد ئەمڕۆ لە خزمەتیان بۆ یادگاری چەند گۆرانیەکیشیان پێشکەش دەکەم. خۆی ئەخبوو لای سەیبەوان و خەسێشێکی وەسەمێ خەسێشێکی سەمێ دەی پەتیماری ئێزەمبەوان و پەترۆگێنێ بەوەسەمێ پەترۆگێنێ بەوەسەمێ ئیجا پاییزەنە ماکەڵیگیان ڕەنگزەرێدیێ پەیچەمێ ڕەنگزەرێدی پەیچەمێ ئاگە چی بەڕێز و بەوان و غەموێ بەۆنی غەمێ غەموێ بەۆنی غەمێ پەنجەکەی شلووە مل بەوان و مڵی بێ ئەوێ تۆ دەی بێ ئەوێ دەی ماری وەزڵێ فی بەوان و خەیەتێ خەوێ خەیەتێ خەوێ ئیجا یارانم سێران بەوان و هەیوێنێ دەوەران لێ هەرمێنێن هۆشمێ من سڵای وێشەنە زاریان مەیۆنێ گۆشمێ مەیۆنێ گۆشمێ ئیجاوینەی وەنێ شەی بەوان و ئەوەڵێ وێ هەوەران لێ ئەوەڵێ وێ هەوەران لێ خواب و تازەشکێرۆکەڵیان مەیلێکەی جەوەران لێ مەیلێکەی جەوەران لێ شیوەکە لە شێوەی بەوان و سوورێرەوەڵەوێ سوورێرەوەڵەوێ ئاخ بەرزن باڵاکە نەزاریان زڵپانە کەوەڵەوێ زڵپانە کەوەڵەوێ توا زڵپەی بەقێزامە ئیڕۆ کورە ئیڕۆ عەترێ پێی مەڵێ هەمێ دەی دەسماڵ پەی پێتەی ئازیزم زامیێ پرێسیێتەمێ زامیێ پرێسیێتەمێ ئیجازام دارێ شوێنێ من کەڵیان حەکیمێ وەگێتوێ تەبیبێ وەگێتوێ دەی مشو ئەو زامەنە زاریان چی سەڕێژنێ بووە پێشکەشتان بەرە سەوز دەکاتەوە ئەم بەرەوبەرە شمشاڵی شوان و هاژە هاژی ئاو دەرمانە بۆ زام مەڵهەمە بۆ چاو خەڵکی ئەبینم شادە لە دەشتا خواوەکی بێژی وانمە باشتە ئاواوێ کاکە گیان با ئیتر عەزێتم